ئێمە بیرۆکەی دەرکردنی بڕیارێکی تەشریعیمان لە پەرلەمان لەلا گەڵاڵە بووە لە بەرەنجامی ئەو سەردانانەی کە ئەیکەین بۆ ئیدارە جیاوازەکان و ئیدارە خۆجێیەکان ئەویش پەیوەندی بە ژیان و گوزەرانی ئەو کاسبکار و پیشەوەرانە هەیە کە بەهۆی قەدەغەکردنی هاتوچۆ و بەهۆی جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان ئێستا لە ماڵەکانی خۆیانن و ناتوانن بژێوی ڕۆژانەیان پیا بکەن. ئێمە پێمان وایە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لە باجی دەرامەتی ئەو دوو مانگە خۆش ببێ لە هەموو ئەو کاسبکار و پیشەوەرانەی کە ساڵانە باجەدەن. پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ لە کرێی خان و کرێی باڵەخانە و دوکانەکانی کە خۆی مڵکداری دەکاوە دەوڵەت مڵکداریەکە خۆش ببێ بۆ ئەو دوو مانگە. دەبێ حکوومەت لە باجی خانوبەرە خۆش ببێ بۆ ئەم ساڵی 2020 بۆ ئەوەی خاوەن خانوەکان هاوڵاتیان خاوەن دوکانەکان خاوەن باڵەخانەکانیش بتوانن لە کرێچیەکانیان خۆش ببن. بەشێک لە ئەو دەستگێڕانەی کە ئێستا ژیانی ڕۆژانەیان لەسەر عەرەبانەیەک پیا دەکەن لە شوێنێکە پارە پیاکەن ئێمە نەمان هێشتووە بەهۆی ڕێکارە تەندروستیەکان دەبێ ئەوانیش بیریان لێ بکرێتەوە چونکە ئەوان دوکانیان نییە تا لە کرێکەی خۆش ببی و باج نادەن تا لە باجەکە خۆش ببی. ئەوان موچەشیان نییە ژیانی ڕۆژانەیان گوزەرانیان خێزانەکانیان لە بەردەم مەترسیایە بۆیە بێ ئێمە بیرۆکەیەکیش تەبەنی بکەین بۆ ئەوان و بێ حکوومەت لەمەیە هاوکارمان بێ.